ساوڕێنی ێژا هیوادارم باش و تەندروست بن. دوێنێ ڕاگەیاندنەکان مەسەلەی دزینی 18 ملیۆن دۆلاری خەڵکی کوردستان و کڕینی دەرمانخانەیەک لە سەنای مەسرور بارزانی هەموو ڕاگەیاندنەکانی تەنی بوو. هەموو خەڵکێک باسی کەس نەمە باس نەکە لەبەرەوەی مەسەلەی گرنگ بوو. ئەمڕۆ نووسنگەی سەرۆکی حکوومەتی کوردستان نزمترین ئاستی وەڵامدانەوەی فەرمی بڵاو کردەوە. چۆن؟ یعنی زۆر عەیبە لە بۆ حکوومەتەکی لە بۆ نووسنگەی سەرۆکی حکوومەتەکی بێ لە بەیاننامەی بنووسی کەسێک بوختانی بە حکوومەت سەرۆکی حکوومەت کردیە. ئەمەش تەوان نزمترین ئاستی وەڵامدانەوەی بەیاننامە لە مێژوودا هەبووبی ڕەنگە ئەو بەیاننامەی مەسرور بارزانی بی. چۆن؟ لە بەیاننامەکەی دوو سێشتی زۆر قۆڕی باس کردی کە هەمیشە جێمان لێ دەبی، یعنی ئەو چیرۆکە کۆنەکان، مەسەلەی ئەوە بە هەواڵەکە درۆیە، مەسەلەی ئەوانە دژی بەرژەوەندی ئەمنی قەومینە، لە هەموو ئەوانەش خراپتر یەکشت هەگە زۆر عەیبەیە چۆن دەبی نووسنگەی سەرۆکی حکوومەتی کوردستان ئەوەندە ئاست نزم بیتن سوکاتی بە ژنی پەرلەمانتارێکی پێشوو بکاتن کە گوایە ئەو معلوماتی داتی. دەی جەنابی سەرۆکی حکوومەتگە پێت وایە زاک کاپلان درۆی دەکا، پارەی دزرایمە زۆر لەکنە با ملیۆنە چکەشی بستە سەرێ بڕۆ شکایەتی لێ بکە لە ئەمریکای. خۆ ئەمریکا وڵاتەکی بێ دادگانیە وەکو حکوومەتە گەندەڵەکەیت و وەکو حکوومەتە دیکتاتۆرەکەیت و خەڵک هێشتا مەحکەمە نەکرێت و بڕیاری حکومت لۆدایە. دەی ئەگەر ڕاست دەکەی بڕۆ لەوێن دەرشکایەتی لێ بکە. مێخ خەڵک هەڵبخەڵەتێنە بۆ جۆرە بەیاننامان. هە لە بەیاننامەکەت دانت بەوەی دانایە کە زاک کاپلان ڕاست دەکات. ڕاست دەکا بەوەی نەوێرای بنووسی کە ئەمە دەچین شکایەتی لێ دەکەی. ئەوە لە هەموو دنیای ڕووی بدابە کەسێک سوکایەتی بە کاراکتەری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردبایە کە پێ دوایە لە بەیاننامەکەی سوکایەتیە چوداوای یاسای لێ کابرای دەخستە ژۆرێ قەرەبۆی مادی و معنەویشی لێ دەستات. پارەی دزرایمە زۆر لەکنە ملیۆن دەشکەش بێ خەسەرێ بابتە 19 ملیۆن دەچم شکایەت لە دەیاتی مەعامێشی دەمەعامی دەکرد. بەڵام دەزانی درۆیەکەی قسەکەی زاک کاپلانی 100% ڕاستە. دەی بۆ زۆرە بەیاننامانە دەتەوێت خەڵکی هەرێمی کوردستان هەڵبخەڵەتێنی. ئەوە ئێستاگە داواکاری گشتیمان هەبایە دەبایە لە دوونیوەتی لەسەر حکوم لابات. بەڵام داواکاری گشتی چمانەیە بەستە زمانە دەبێت شتە چێوە باس بکەن حەدیان چییە لە بۆ 7 پشتیشیان. ئەوە وەختی خۆشی بە مایکە ڕۆبنیان دەگۆ هەمان قسەیان دەکرد. دەی هەتا ئەو ڕوونەوێران یەک بە داوای یاسایی لەسەر تۆمار کرد. بۆ باشتە چ خۆشتریشتان پێ برێم هاوڕێیان. هەر مەسەلەی کڕینی ئەو 18 ملیۆنەی دەرمانخانەکەی نییە. 47 ملیۆنێکی تێدایە و لە داهاتووشدا مەسەلەی دزینی چەکی پێشکەوتوی ئەمریکی لە بەغدایەوە لە بۆ سەری ڕەش لە سەر ڕەشەوە لە بۆ ئێران ئەوە یەک. بەشەشیان ناردایە لە ڕووسیا تەوان چەکەکان زۆر مۆدیل نوێنە. دوو کڕێنی نەفتی ئێرانی فرۆشتی بە تارەی ئەمریکی لە ڕێگای کۆمپانیاکانیانە. تەمان مەسەلەی دابینکردنی سوتەمەنی لە بۆ فڕۆکەکانی ئەمریکا لە عێراق و لە سووریاش کۆمپانیای مەسرور بارزانی دەکات. کۆمپانیا بارەگاکەی لە ئەمریکایە و لەوەش زیاتر لە ماوەی داهاتوودا ئاقرتۆکی مەسرور بارزانی دەگرن لەسەر کۆمپانیاکانیان کە ئیشی هەرە سەرچیان سپیکردنەوەی پارەیە. ئەو دەمای چ دەکەین؟ بڕۆت بەسەری. ینی بە کورتەکەی هاوڕێیان ئەوە بزانن لە هەموو دنیاە وایە هەر کاتێک ئەمریکا ئیشی بەو دیکتاتۆر فەرق دیکتاتۆرانە نەمینێتن یەکەم جار لە ڕۆژنامەکانی خۆشتی لەسەر دەنووسی دوای پارەکانی بلۆک دەکا جاری سێمیش پولەکی پێوە دەنێ کە ئەو دریمنی زۆر خۆش کردی. بۆی باوەڕ بە و جۆرە بەیاننامە شەرمێنە، یعنی ئەگەوە حکوومەت بایە نەداهات بەیاننامەکیەوە بڵاو کاتەوە ئەوە هەزیل، یعنی هە زۆر عیب بە مستەوای حکوومەتی ئاوابی. بۆ زیاتر کاتتان ناگەم ناوڕیان هێژە
تەنها ئەوەندە بزانن کە بەڵێ ڕاستە ئەوەی کە لە ئەمریکا زان کاپلان بڵاوی کردەوە ئەو دەست پێکە کۆمەڵک شتی کەشی لە دوایدا هەبێتن و بەیاننامەکەی حکوومەتیاریمیش کۆنفێرمی ئەوەی کردەوە کە نزمترین ئاستی وەڵامدانەوەی حکوومەت و لە هەموو دنیای هەبووی ئەو بەیاننامەی حکوومەتیاری بردوستان کاتە چ خۆش ماڵاوە